نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. یەکێک لە نیعمەتە زۆر گەورەکانی رب العالمین بەسەرمانەوە بریتیە لە نیعمەتی چاوەکانمان. وەکو ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: إن بصرك نعمة من نعم الله تعالى عليك. بینینە كانت چاوەکانت نعمتێکن لە نعمەکانی خوا، فلا تعصيه بنعمته. نەچی عسیانی خوا بکەی بۆ نعمەتەی کە خوای گەورە پێ عەتا کردووی، و زۆر حەزەرکە وەحذەر ئەن تەکونە العقوبەة سلب النعمة منك. بترسە لەوەی کە خوا عقوبەت بدات و ئەو نعمەتەی کە پێی داوی لێت وەرگرێتەوە، ئیتر تۆ ڕۆشنایی سەرزەوی نەبینی. ئێمە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە و تایبەت لە کوردستانی خۆمانە چاوەکانمان گیرۆدەی گوناه بوون. چاوەکانمان ئەو هەیبەت و جوانی و جەماڵی نەماوە. ئەمەی کە عەرزتانەکەم ڕەبتی بە عامەتی موسڵمانانەوە هەیە، ئیسلامی بێ، عەلمانی بێ، مەلا بێ، شێخ بێ، مەسئولی ئیسلامی بێ، نائیسلامی، هەر چی بێ، گیرۆدەی چاوەکانی. بەڕاستی ئەمڕۆ فتنەی گیرۆدەی چاوەکان قورگ و دڵی گرتوین، ڕۆحی کێشاوین، هێز و توانەکانی لە کەم کردوینەتەوە. عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامی بەهۆی ئەم وەسائلانەوە کە دروست بووە ئیتر چاوەکانی لە خۆی ناپارێزێ. ئەمەش وەهای کردووە کە لەزەت لە ناو عیبادەتەکانە هەڵبگیرێ، هەرچی نوێژەکە، ڕۆژوو ئەگرێ، تاعەتەکە، شەو نوێژ ئەکا، لەزەت لە شەو نوێژەکەی ناکە. خوا جەل جەلالوه لە قورئانی مبارەک و بەرزە ئەمری پێکردوین، بە خۆشەویستی وتووە صلی الله عليه وآله وسلم: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. بڵێ بە ئیمانداران با چاوەکانیان بپارێزن. فەرموویەتی یەغضوا من أبصارهم. ممکنە ئینسان هەندێک جار چاوەکانی هەڵەکەن و کتوپڕ بەر شتێ بکەون، بۆیە نەیفەرمووە یەغضوا أبصارهم بە کولی چاوەکانیان دابخەن ئیمانداران، بەڵام فەرموویەتی هەر کاتێ هۆشیان هەبێ ئاگایان لێبێ یەغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم، بەڵام بە کولی فەرموویەتی داوێنیان بە باشی بپارێزن. بۆ یەکەم جار رب العالمین باسی چاوەکانە کات و دواتر باسی داوێنەکە. ئەم چاوانە بەریدی زینان. هەر ئینسانە چاوەکانی نەپارێزێ وردە وردە چاوەکانی تووشی زینا ئەبن، دواتر دەمی و قسەی تووشی زینا ئەبێ، گوێکان و بیستنی تووشی زینا ئەبێ، دەستەکانی داوێنی تووشی زینا ئەبێ. خوا پەنامان بە. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی: كتب على بني آدم نصيبه من الزنا. بني آدم كان هەر هەمویان بەشێک لە زینا مشارەکە ئەکەن. العینان تزنیان، دوو چاوەکان هەردووکیان زینا ئەکەن، و زیناهما النظر. زیناکەشیان بریتێ لەوەی کە سەیری حەرامی پێ بکەن. ئێمە لەم زەمەنی فتنەیە کاتێکەوە چاوەکانمان بەرداوەتەوە گوێ نادەینێ، ئیتر سەیری موزیعەیەک ئەکەیت لە کەناڵێکەوە، سەیری فێسبووکە دەکەیت و فلیمێک سەیرەکەی، هەر شتێک لەو بابەتانە هەمووی عولەما ئەفەرمون ئەوەی شەهوەتی ئینسانی جوڵان بە نەزەر حسابە کرد، وەلەو دارێکیش بێ، وەلەو دارێک بێ کە هیچ گیانوێکی تیانە و ڕۆحێکی لە بەرانیە، شەهوەتی تۆی جوڵان تووشی حەرام بوویت. بۆیە ئینسانی ئیماندارە بێ زۆر هوشیار بێ. پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە ئیمامی عەلی ئەفەرمێ چاوت شوێن چاوەکەی ترد نەکەوێ، ئاگات لێ بێ، کتوپڕ چاوت بەر شتێکە و چاوت لابە،
وی هەیبەتی ئیماندارانت بمێنێ جەماڵ و جوانیت بمێنێ. ئەو عقوبانە زۆر زۆرن کە خوای گەورە بەهۆی نەزەرەوە ئەیدا بەسەر ئینسانەکانە. ابن قەیم بابەتێکی زۆر درێژی باس کردو، هەمووی باس کردووە. نوری دڵی ئەکوژێنێتەوە ئەم کەسە، بەسیرەتی نامێنێ، حەق و باتڵ لە یەکجیا ناکاتەوە. یەکێک لە خەتەرەکانی حەق و باتڵ لە یەکجیا ناکاتەوە. ئەمڕۆ بۆ ئێمە حەق و باتڵمان لێ تێکەچێت. خەتای ئەم چاوانەیە. ئیطلاقی چاو زۆر خەتەرە لە ئینسانە. تەنها دوان لەو بەڵاو موسیبەتانە باسەکەم کە تووشمانە بێت. یەکەمین دانیان هەر کاتێک ئینسان الجەزاء من جنس العمل، قاعدەیەکی فقهیە، ئەو جەزایی کەوا تووشت ئەبێ، ئەو عقوبەیە کە تووشت ئەبێت لە عەمەلەکەی خۆتە. یەکەم عقوبە کە خوا ئەددا بەهۆی چاو نەپاراستنەوە لە حەڵاڵی خۆت لەزەت ناکەی. ئەوە گەورەترین کێشەیە گرفت بۆ عائیلەکان دروسێ، بۆ ماڵەکان دروسە بێ. نەمێکان لە نێرەکانی خۆیان، نەنێرەکان لە مێکانی خۆیان سوود وەرناگرن، چونکە چاوەکانیان هەمیشە شتی تر ئەبینێ. جوانی و جەماڵێکی پڕمیکیاجی ناو شاشە ئەبینێ، پێی وایە ئیتر ئەبێ ئەمەی دەستکەوێ، ئەم بووکەڵەیە نازانێ چی لە پشتی ئەمەوە ئەگوزەرێ و چۆن ئەگوزەرێ و ئەمانە لە مخەیلەی ئەوە لا ئەچێ. ئەمە خەتەرترین بەڵایەکە بەسەر ئومەتی ئیسلامیەوە کە لەزەت لە حەڵاڵی خۆی نەکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەیەکێ لە دوعاکانیان هەمیشە ئیفەرموو اللهم اكفني بحلالك عن حرامك، خۆیە بە حەڵاڵی خۆم بێ احتیاج بکەی لە حەرام. چاوم لەسەر حەڵاڵی خۆم بێ، ڕۆحم لەسەر حەڵاڵی خۆم بێ، خەیاڵ و فکرم لەسەر حەڵاڵی خۆم بێ. ئینسان کە چاوەکانی نەپاراست لەزەت لە حەڵاڵی خۆی ناکە. ئەوە یەکەمین موسیبەت. دووهەمین موسیبەت ئەوەیە کە چاوت نەپاراست خودی ئەو نەزەرە کە ئەیکەی سەهمێکە لە سەهمەکانی شەیطان لەناو باشترین کاتی نوێژە تاعەتە یەتەوە ڕێت. قورئانە خوێنی، نەزەرەکە یەتەوە پێش چاوت، فلیمەکە یەتەوە پێش چاوت کە سەیرت کردووە. ئەو کەسەی کە سەرنجی ڕاکێشاویەتەوە پێش چاوت، لە سوجدا شەیطان ئەیهێنێتەوە پێش چاوت. بۆی خۆشەویستی دڵ ئەفەرمی ئەگەر لێبێ نەزەر سەهمێکە لە سەهمەکانی شەیطان، ئەم سەهمە کاتێکەوە ئیبلیس وەشاندی یای لە دڵی تۆ، ئیتر تۆ سەرگەردانی ئەم سەهمە ئەبی. چەندێک زیاتر چاوەکانت بهێڵیتەوە ئەوەندە زیاتر ئەو سەهمە ئەچێتە ناو دڵت و ناو لاشەی تۆ و دەرهاتنی زەحمەت ئەبێ. ئەفەرمێ من تەرەکەها مەخافەتی، هەر کەسێ ئەو چاوانەی پارێزە لەبەر خاتری من، ئەفەرمێ ئەبدەلته ئیماناً يجد حلاوته، ئیمانێکی وها ئەخەمە دڵی لەزەتی ئیمانەکە، شیرینی ئیمانەکە ئەکە. واتە بەعەکسەکەی و کاتێ شیرینی ئیمان لە دڵتان نەما، لە ناو تاعەتتا لەزەتە نەکرد، هەستە بە ئارامی نەئەکرد لە ناو نوێژتا، لە ناو ڕۆژووتا، لە ناو شۆ نوێژتا، لە ناو دوعاتا، لە ناو قورئان خوێندندا، لە ناو ذیکرتا، بزانە خەلەکە لەکوێوەیە، لە نەزەرەکانتەوەیە، لە چاو نەپارازنتەوەیە. ئێمەی موسڵمان لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەیە ئەو چاوانە بگرین. شۆڕشی چاوەکان زۆر گەورەیە. ئەزان کافران ئەم وەسائلانەیان تەنها لە پێناویشیان دروست کرد بۆ ئیغوای عالم، بۆ تێکدانی عالم. شیاطینی ئینس و جن هەموو یەکیان گرتووە لەسەر ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەبێ هوشیار بێ. هیچ کاتێک نەڵێ ئەم زەمانە گۆڕاوە و زەمانەکە فەرقی کردووە و ئیتر ئێمە شێوازێکتر مامەڵە ئەکەن. هیچ جیاوازی نییە. ئەوەی کە عەرزتانەکەم ئافرەتێکی زۆر محاجەبەی مرتب کە تۆ سەیری ئەەکەی، ئافرەتێکی تر کە سافرەیە کە سەیری ئەەکەی، هەموو ئەمانە نەزەری تۆ ڕائەکێشێ. ئافرەتێک سەیری پیاوێک ئەکە بە هەمان چەشن. ئەمە بەڵای گەورەی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمە ئەو حاڵەتەیەکەوە دڵی ئێمەی کوشتووە، دڵی ئێمەی مراندووە، لەزەت لە حەڵاڵی خۆمان ناکەین، لەزەت لە باشترین ساتەکان ناکەین لە حوزوری خوایە. دەی خوایە گیان داوا لێ ئەکەین هەرچی گوناهێ بە چاومان کردومانە خوای عەفومان کە. یا ربی خوایە دڵمان زیندوو کەرەوە لەم فەسادە دوورمان خەرەوە. یا ربی خوایە لە فێڵ و کەیدی کافران و بێدینان بمان پارێزە. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بە زەیی خۆت لاوانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بپارێزە یا رب العالمین. یا ربی خوایە هاوار بۆ لای تۆ ئەهێنین، هەیبەت بۆ چاوەکانمان بگێڕەرەوە، لەزەت بخەرەوە ناو تاعەت و عیبادەتمان یا رب العالمین، لەزەت بخەرە ناو حەڵاڵەکانی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین، لە فەساد بمان پارێزە یا رب العالمین، لە خراپە بمان پارێزە یا رب العالمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە هەرچی گوناهێکە کردومانە لە هەموو عمرمانە، بەزانین و نەزانین، بە شەوە بە ڕۆژە، لە هەر کاتێکی غەفڵەتە، خوایە لێمان خۆش بە یا رب العالمین. یا ربی خوایە تۆ زۆر بەخشندەی عەبدەکانت، زۆر خۆشەوێ کاتێک کە تەوبە ئەکەن،
وإما توبة أكين وأجينا وحضوري تو دي خوايا لمن ببور يا رب العالمين. خوايا أم عبدانا هاتونا تأماليتو أما أنا أهل سجود أهل الركوع بوتو سجدنا بنتنها بوتو نبي ركوعنا بنتنها لمقامتو يا نبي دسي زليلي دعاء برزناكنا وتنها لبارقايتو يا نبي ديا إلهي دعاك ننجرابك وادعوا الله وأنتم موقنون بالإجابة.